مانگێک و 21 ڕۆژ بەسەر زەنگی نوێی ساڵی نوێی خوێندندا تێپەڕیوە تا ئێستا دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. بەوتەی شارەزانی پەروەردەیی ئەگەر بایکۆت لەوە زیاتر درێژە بکێشێت دوور نییە ئەم ساڵی خوێندن لە کوردستان ڕووبەڕووی شکست ببێتەوە. مامۆستایانی دەڵێن دەمانەوێت ئیرادەی خۆمان زاڵ بکەین بەسەر ئیرادەی ئەو حکومەتەی چەندین ساڵە بە پاساوی خێرانی دارایی سوکاتی بە ئیرادەی موچەخۆران دەکات. ڕاستیدا سەبارەت بە فەوتانی موچەی ساڵێکی خوێندن لەلایەن یونسکۆوە هەرێمی کوردستان بە یەک پاکێج هەژمارەکرێ. ئێستا نزیک بۆتەوە لە نزیکەی لە 150 لە هەفتەی ئایندە و 2 هەفتەی ئایندە ئەو پرۆسەی پەککەوتنی خوێندن لە هەرێمی کوردستان ڕائگەیەنرێ و هەرێمی کوردستان جگە لە ئەمە هەرەوە نیە کە بڵێ پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و قەزای کۆیە بێبەشە بن لەلایەن یونسکۆوە هەرێمی کوردستان یەک پاکێجە و هەمووی پێکەوە هەژمار ناکرێت. ئەگەر لە حاڵەتێکە ئەمە ڕووبات و حکوومەتی هەرێمی کوردستانی هێندەی تر خەمسار بێ و بەدەم داواکاریەکانی موچەخۆران بەگشتی و مامۆستایان بە تایبەتیەوە نێت. پێویست بوو ئێستا وەرزی یەکەمی تاقیکردنەوەکان دەستی پێ بکردایە تا ئێستاش نزیکەی 130 پرۆگرامەکانی خوێندن نەخوێندراوە و ئەگەر ڕێژەکە بگات بە 150 پرۆگرامی خوێندن تەواو ناکرێت و کێشەی قورس بۆ پەروەردە دروست دەبێت. ئێمە ئەمانوێ دەوامێکی ڕێکوپێک جددی خوێندکار پێش لە شتێ فێری ئیرادە بکرێت، فێری ویژدان بکرێت، اینجا فێری خوێندن و خوێنەواری و زانست و پەروەردە بکرێت. بەنسبەت وتەی یونسکۆشەوە ئێمە پێمان وابێ ئەگەر قرار بێت دەوام پەشی بکەوێت یان ئەو ساڵە حساب نەکرێت دڵنیا بەگەر هەولێر هەموو ساڵەکەش دەوامی کرد بێ وەکو سلێمانی حساب نەکرێت. یان نێو با مژدەیە بم بە خەڵکی سلێمانی و ناوچەکانی بایکۆ دەوانی کە بایکۆتیان ڕاگەیاندووە لە پێناو مافێکی سەربەرزانی خۆیانە ئەگەر قرار بێت دەوام فەوتێن دێت هەموویە فەوتێت. ئەگەر قرار بێت دەوامیش حساب کرێت دەبێ هەمووی حساب کرێت. ئەگەر سلێمانی ڕۆژێکیش دەوامی نەکردێت. بەرپرسیارەتی خوێندن قوتابخانە هەمووی لە ئەستۆی بڕیاربەردەستانی هەرێمی کوردستانە، لە ئەستۆی وەزارەتی پەروەردەیە، وەزارەتی دارایی، ئەنجومەنی وەزیرانە بڕیاربەردەستانی هەرێمی کوردستانە، چونکە ئەوان برپسن لە دابینکردنی موچە، لە دابینکردنی شایستە دارایەکانی مامۆستایان، لە کۆکردنەوەی داهات، لە ئیتیفاقیەت و ڕێکەوتن لەگەڵ بەغا چێ ڕێناکەوێت لەگەڵ بەغایە چێ ڕێناکەوێت لەبەر ئەوە ئەوان بەرپرسیارن و ئێمە داوای مافی خۆمانەکەین. هەرچەندە فشار هەیە لەسەر مامۆستایان بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن، بەڵام مامۆستایان هۆشداری بە یەکێتی و پارتی دەدەن ئەگەر ناتوانن کێشەکان چارەسەر بکەن با چاوسورکردنەوەش ڕابگرن، چونکە ئەمساڵ یا ساڵی بایکۆتی پرۆسەی خوێندن دەبێت یا دەبێت حکومەت داواکاریەکان جێبەجێ بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.